خۆپیشاندانەکانی پارێزگای بەسڕا کاردانەوەی بەرفراوان بەدوای خۆیدا دەهێنێت و موقتەدا سەدریش پەیامێکی هەڕەشە ئامێز ئاڕاستەی هێزە ئەمنیەکانی ئەو پارێزگایە دەکات. خۆپیشاندانەکانی بەسڕا دژی نەبوونی ئاوی پاک و کارەبا و بەرزبوونەوەی ڕێژەی بێکاری دووبارە سەریان هەڵدایەوە. خۆپیشاندانەکانیش تونند و تیژیان لێکەوتەوە و خۆپیشاندەرانیش باڵەخانی پارێزگار و شارەوانی بەسڕیان سوتاند. باپی ئامارەکانی وەزارەتی تەندروستی عێراق لە خۆپیشاندانەکانی ڕۆژی سێشەمەدا 5 هاوڵاتی کوژراون و 68 کەسی دیکەش بریندار بوون کە 14 کەسیان مەدەنین و 27 برینداریش لە هێزە ئەمنیەکانن. هەر لەبارەی تونند و تیژیەکانی بەسڕا ئەنجومەنی دادوەری عێراق ڕایگەیاند لێکۆڵینەوە لە کوشتنی خۆپیشاندەران دەکەن. عەبدوستار بەیرەقدار وتەبێژی ئەنجومەنی دادوەری عێراق ڕایگەیاند لێکۆڵینەوە لە کوشتنی خۆپیشاندەران و پەلاماردانی بارگا حکومیەکان دەکەن. لای خۆشیەوە حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق پاش ئەوەی شەوی سێشەمە گەشتە بەسڕا بەڕێوەبەری پۆلیسی شارەکەی دوورخستە و فەرمانی کردووە بە لێکۆڵینەوە لە کوشتنی خۆپیشاندەرانی بەسڕا. لای خۆشیەوە عەمەر حەکیم سەرۆکی ڕەوتی حیکمەی نیشتیمانی لە بەیاننامەیەکدا داوای لێکۆڵینەوەی بەپەلەیی لە ڕووداوەکانی بەسڕە کرد. لە لایەکی ترەوە موقتەدا سەدر و مەرجەعی باڵای شیعەکان و نوێنەرینەتەوە یەکگرتووەکان قسەیان لەبارەی خۆپیشاندانەکانی پارێزگای بەسڕەوە کرد. موقتەدا سەدر ڕێبەری باڵای ڕەوتی سەدر لە هەژماری خۆی لە تویتەر ڕایگەیاند خەم دایدەگرێت کە نەهامەتیەکانی بەسڕە دەبینێت بۆیە دەبێت هەموو هەوڵەکانیان بۆ هەڵگرتنی بەسڕە لە تەوقی گەندەڵی یەک بخەن. سەدر وتیشی ئیتر ئارامگریمان تاقی مەکەنەوە. مەرجەعیەتی باڵای شیعەکان داوای بەپە لە چارەسەرکردنی کێشەکانی بەسڕە دەکات. عەبدولمەهدی کەربەلایی نوێنەری عەلی سیستانی مەرجەعی باڵای شیعەکان ڕایگەیاند داوای دامینکردنی ئاوی خواردنەوە بۆ خەڵکی بەسڕە دەکەن. هاوکات نێردەی نەتەوە یەکگرتووەکانیش نیگەرانی قۆڵی خۆی لە ڕووداوەکانی بەسڕا دەربڕی. یان کۆبیش نێردەی نەتەوە یەکگرتووەکان لە عێراق لە بەیاننامەیەکدا ئاماژە بۆ دەکات پێویستە دەسەڵاتدارانی عێراق خۆیان بەدوور بگرن لە بەکارهێنانی هێزی ڕادەبەدەر لە خۆپیشاندانەکان و ڕێز لە خەڵکی بەسڕە و مافەکانی مرۆڤ بگرن. یان کۆبیش هانی حکوومەتی عێراق دەدات ئەو پەڕی توانای خۆی بخاتە گەڕ بۆ وەڵامدانەوەی داواکاریەکانی خۆپیشاندەران. دەستپێکردنەوەی خۆپیشاندانەکانی بەسڕا بۆ جێبەجێکردنی داواکاریەکان کە خۆی دەبینێتەوە لە دابینکردنی ئاوی پاک بۆ خواردنەوە و کارەبا و هەلی کار لە کاتێکدایە لە ناوەڕاستی مانگی تەمووزی ئەمساڵ بۆ هەمان مەبەست خۆپیشاندانیان ئەنجامدا. حکوومەتی عێراقیش بەڵێنیدا داواکاریەکانیان جێبەجێ بکات بەڵام تاوەکو ئێستا جێبەجێ نەکراون.